دوای ئەوەی کە سوکاری دەستگیرکراوانی بادینان لە بەردەم نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر بە ئامانجی دیاریکردنی چارەنووسی زیندانی و دەستگیرکراوان گرت بوونەوە لەلایەن هێزانیەکانی هەولێرەوە ئەوانیش دەستگیر کران و ڕاپێچی زیندان کران ئەوەش کاردانەوە و ناڕەزایی فراوانی لێکەوتەوە لە چوارچێوەی کاردانەوەکان هاوپەیمانی هیوا لە ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاند دەستگیرکردنی کە سوکاری زیندانیانی بادینان ئەو پەڕی ئیهانە بوو بە یاسا و بنەماکانی مافی مرۆڤ. هاوپەیمانی هیوا سەرڕایداوەکاری بۆ وەستاندنی ڕەشبگیری و ڕاوەدونانی ئازادی خوازان و چالاکان و ڕۆژنامەنووسان جەختی لەوە کردوێتەوە بەردەوام دەبن لە گەیاندنی پەیامی کە سوکاری دەستگیرکراوانی بادینان بە ناوەندەکانی بڕیار لە عێراق و جیهان. هاوکات لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەختی لەوە کردوێتەوە پێویستە دەسەڵاتی کوردی نمونەی دەسەڵاتە دیکتاتۆریەکانی جیهانی لە بەرچاو بێت کە هەوڵی کبکردنی دەنگی ئازادیان داوە. یوسرا ڕەجەب ئەندامی لیژنەی مافی مرۆڤ ئاماژەی بەوە کردووە نابێت دەسەڵات هەوڵ بدات هەولێر و دهۆک بکاتە زیندانێکی گەورە بۆ دانیشتوانەکەیان. دەژڵێت ئەم هەنگاوانەی هێزانیەکان پلان بۆ داڕێژراوە بە ئامانجی کبکردنی دەنگی ناڕازی. شێرکۆ حەمامین پەرلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت دەستگیرکردنی کە سوکاری زیندانیکراوەکانی بادینان لە هەولێر هەمان ڕەفتاری حزبی بەعسە کە بەرامبەر کە سوکاری تێکۆشەران و پێشمەرگە دەیکرد. هەر لەو ڕۆوە ئەرسەلان عابید چالاکی کۆمەڵی مەدەنی دەڵێت دەستگیرکردنی کە سوکاری زیندانیان زیاتر سەلماندی ئێوە پیاوی دەوڵەتداری و شار و شارستانیەت نین. دیموکراسیەت و پارێزگاری لە ماف و شکۆی مرۆڤ لە ئێوە ناوەشێتەوە. شیرین کاوە گەرمیانی پەرلەمانتاری کوردستان بە ناونیشانی حکمی قەرەقوشە لەم هەرێمەدا نووسیوێتی ئەم کردەی دەسەڵات ئەو پەڕی حکمی دیکتاتۆری و پێشێلکردنی ئازادی مافی مرۆڤە. هەروەک عەبدوڵای مەلانووری لە سۆشیال میدیای خۆی نووسیوێتی گرتنی کە سوکاری گیراوەکانی بادینان لەلایەن هێزەمنیەکانی پارتیەوە لە هەولێر لوتکەی بەعسیزمە. دەسەڵات هەر ئەوەندەی لە ئێمە دەوێت کە پەرتەوازە بین، خەمی یەک نەخۆین، تکایە خەڵکینە تاکەی بێدەنگی. عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستانیش ڕایگەیاندووە ئیدانەی دەستگیرکردنی کە سوکاری زیندانیانی بادینان دەکەین و ئەو هەنگاوە ئاماژەیەکی مەترسیدارە و پێویستە کۆتایی بەم دۆخە بهێنرێت. نزیکەی 5 مانگە 76 ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی و مامۆسا و هاوڵاتی ناڕازی لەلایەن هێزەمنیەکانی دهۆک و هەولێرەوە دەستگیر کراون و تاوەکو ئێستا چارەنووسی بەشێکیان دیار نییە و نازانرێت چیان بەسەر هاتووە و دەسەڵاتدارانی هەرێم و هێزەمنیەکانی هەولێر تەنانەت ڕێگە نادەن کە سوکارەکەشیان داوای ئاشکراکردنی چارەنووسیان بکەن. چاودێرانیش جەخت لەوە دەکەنەوە دۆسیەی دەستگیرکراوانی بادینان سیاسیە و هێزەمنیەکانی هەولێر و دهۆک بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان بە ئامانجی ترساندن و بێدەنگکردنی کۆی کۆمەڵگەی کوردی ئەو کارانە دەکەن و دەیانەوێت هەولێر و دهۆک بکەن بە زیندانێکی گەورە.